بێت لەگەڵەوەی کە پێشووتر بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی و بوومەلەرزە زانی هەرێمی کوردستان بڵاوی کردبووە کە لە ڕۆژانی جەژنی نەورۆز کەش و هەوا وەکو پێویست نابێت تاوە باران دەبێت و لە کاتەکانی دوانیەوە ڕۆدا بارانی بەلێزمە دەبارێت بەڵام وەکو ئێستاش کە دیمەنەکان لە پشتی منەوە دەیبێنن ئێستا ئێمە لەسەر ڕێگای هەولێر کەس نەزانی خەڵکێکی زۆر بە مەبەستی گەشت و سەیران هاتوونەتە دەرەوە و ئەگەر کامێرەوانەکەش هاوکار بێت ینی قەرەبغاڵغێکی زۆر لە ڕێگاکە هەیە لەگەڵەوەشدا وردە وردە لە کاتەکانی نێوەڕۆ نزیک دەبینەوە و خەڵکی زیاتر دێنە دەرەوە جا ئەم ساڵ بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەولێر بڕیارێکی دەرکردووە و ئاگداری شوفێرانی بارهەڵگر و هەروە ماتۆرسکیلیشی کردوتەوە کە لە دوێنێەوە واتە لە 23 تاوەکو 25 بە هەموو شوێک ئەو ڕێگایانە و ڕێگای بە تایبەتی ڕێگایەکانی کە لە هەولێرەوە بۆ ناوچە گەشتیاریەکان دەچن بەکارهێنانیان لەلایەن شوفێرانی ماتۆرسکیل هەروەها بارهەڵگر قەدەغە دەبێت بە هەموو شێوەیەک تەنها ینی کاتەکەی بۆ دیاریکردونە لە کاتێکدا دەتوانن ئەو ڕێگایانە بەکاربێنن بە گوێرە و ڕاگەندراوەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بێت لە کاتژمێر هەفتی بەیانی تاوەکو 12 شەو ئەو ڕێگایانێکە لە سەیرانگاکان دەست ینی بەتون بنمونە ڕێگای هەولێر کەس نەزانە ڕێگای هەولێر پیرمامە ئەو ڕێگایانەی دیکەش کە خەڵکی لێوە دەستنە گەشت و سەیران لە ساعت هەفتی ئێوارە تاوەکو ساعت 12 شەو بە هەموو شێوەیەک ئەو ڕێگایانە قەدەغەیە و نابێت بەکاری بێنن چونکە بۆی ئاستەنجی دروست نەبێت لەگەڵەوەشدا وەکو تیشم هەرچەندە کەش و هەوایەکەش لەبار نییە و ینی لە بەیانی شەپۆلێکی بارانبارین ئاسمانی هەولێری گرتبووە و ئێستاش ینی کزەبایەکی ساردی دێت بەڵام هێشتا کاریگەری زۆری نەکردوتە سەرەوەی کە خەڵک نێتە دەرەوە دیمەنەکانی پشتی منەوە دەیبینن ئەمە بەشێکی زۆرە لە خەڵکی پارێزگای هەولێر بەرەو ناوچە گەشتیاریەکانی دەوروبەری هەولێر دەچن بۆ ئەوەی کە لە کاتی گەڕانەوەشیان ینی ئاستەنجی هاتسۆ دروست نەبێت تیمەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە ئێستا و لەو هەموو ئەو شوێنانەی کە ینی لە کاتەکانی ئێوارە لە ساڵانی ڕابردوو کێشەی و گرفتی هاتوچۆ دروست دەبوو لەو هەموو ئەو شوێنانە جێگیر کراون. بەڵێ بڕیار سوپاس دەچمە لای بڕوا بەهادین بڕوا سڵاو لێبێ و جەژنی نەورۆز و ڕەمەزانتان پیرۆز بێت ئێوە ئێستا لە دوکانن ئایا گەشتکردنی هاوڵاتیان یاخود سەیرانکردنی هاوڵاتیان و هاتنی گەشتیاران لەو ناوچە گەشتیاریە چۆنە و چی دەبینرێت؟ بەڵێ هەژار سڵاو لێ بێت جەژنت پیرۆز بێت و تاوڵە هەردوو جەژنەکە پیرۆز بێ هەژار و جەژن لە بینەرانیش پیرۆز بێت هەڵبەت وەکو خۆت باست لێەوە کەسە من لە نێو سەیرانگای دوکانم بەڵام بەهۆی ئەو شەپۆ لە بارانبارینەی کە هەیە و بۆنی ئەو کەشە ساردەی کە هەیە ینی جیاوازە ساڵانی ڕابردوو تا ئێستا ینی خەڵک نابینین کە هاتبێت بۆ سەیران و لە نێو کەپرە گەشتیارەکان دابێت و چۆڵێکی زۆری پێوە دیارە ئیتر ڕەنگە لە نیوەڕۆ دوای نیوەڕۆیە خەڵک ئێرە قەرەباڵق بێت و خەڵک بێت بۆ ئێرە و سەیرانی خۆی بکە جا من کاک هەڵگورد نوریم لەگەڵایە کە ئەو سەرۆکی کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانی دوکانە زانیاری زیاتر لێ وەردەگرم کاکەڵکوجان سڵاو لێ بێت جەژنت پیرۆز بێت سڵاو لە ئێوە جەژنی لە جەنابت و بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆز بایەکی گەرم ئاڕاستەی خەڵکی هەرێمی کوردستانەکەم ئینشاڵڵا ئەم جەژنە بێتە مای خۆش و شادی و کامەرانی بۆ میلەتەکەمان بەڵێ کورد ئامادەکاریەکان لێرە چۆنن و دەبینین چۆڵێکی زۆری پێوە دیارە بەڵێ ئامادەکاریەکان ئێمە وەکو کۆمەڵی میوانخانە و چێشخانەکانی دوکان ئامادەکاریی تەوامان کردووە لە پرۆژە گەشتیاریەکان کە لە ڕۆژانی داهاتووە بۆی هەم جەژنی ڕەمەزان و هەم نەورۆزە و گەشتارێکی زۆر سەدانی قەزاکەمانکە بەداخەوە خۆتان نزانن وەزعی هەم ئابووری هەم وەزعی سیاسەکە هەم تۆزە جەوەکەیش تەڕ و کەشیشی نالەبار هەیە گەشتیارەکان کەمتر زیاتر کەپرەکان بەکاردێن ئەوەی کە ئێمن ئاگدار بوومەوە شوێنەکان زۆربەی گیراوە ئوتێل و مۆتێل و کابینەکان بەعام هەمووی گیراوە بڵێ مەزێتێکێشە هەڵبەت دەژار لە نێو سەیرانگاکانی دیکەی نێو دوکان هەر بە هەمان جۆرن ینی تاوەکو ئێستا کەم کەسێ ببینین کە بێت بۆ سەیران بەڵام ئیتر پێشببینی دەکرێت کە لە نیوەڕۆ دوای نیوەڕایە بە تەواوەتی خەرەباڵغ بێت و خەڵک بێت بۆ ئێرە و سەیرانی خۆی بکات و کاتەکانی خۆی لێرە بەسەر بەرێت وکو ڕێکارە ئیداریەکانیش سەرجەم ڕێکارە ئیداریەکان گیراونەتە بەر بۆ حاڵەتێکی نەخوازرا و لە
دوکان یاخود هەر شتێکی دیکە کە بێتە پێشەوە و ئێمەش لێرە دەبین بە تاوکو کۆتایی ڕۆژەکە و ئەو دیمەنە جیاواز و سەرنجڕاکێشانەتان بۆ دەگوازینەوە کە لە نێو سەیرانگەکانی دوکاندان. سواز بۆ تۆ بۆ میوانەکات. دەچمە لای هەوار عەلی یاخود پێش ئەوەی بچمە لای هەوار دەچمە لای خالید لە قەندیل. خالید دێمە لای تۆ ڕەوشی ئەوێ یاخود هاتنی گەشتیاران و هەروە سەیرانکردنی هاوڵاتیان لەوێ چۆن دەبینرێت؟ بەڵێ هەژار من ێستا لە بناری قەندیلم لێرە ئەمڕۆ ئاهەنگی گەورەی نەورۆز بە بەشداری کوردانی هەر چوار پارچەی کوردستان بەڕێوە دەچێت. ئەگەر هاوکارم محەممەد بتوانێت هەندێک لە دیمەنەکە پیشامدا لێرە ئامادەکاری دەکرێت بۆ بەڕێوە چوونی ئاهەنگەکە لە چەند ڕۆژێکە ئامادەکاریەکانی دەستی پێکردووە. کوردان لە هەر چوار پارچەی کوردستانەوە هاتوونەتە ئێرە. ئەگەرچی کەشەکە زۆر ساردا بە بەردەوام بارانەوە ئێستا تۆزێکە خۆشی کردوتەوە. هەر چوار دەورەی شوێنی ئاهەنگەکەش بە بەفر داپۆشراوە بەفری باش باریوە. بەڵام ئەمە وای نەکردویان کاریگەری نەبووە لەسەر هاتنی گەشتیاران لەسەر هاتنی کوردان لە هەر چوار پارچەی کوردستان وا بڕیارە ئاهەنگەکە لە نیوەڕۆ یان با بڵین دوای نیوەڕۆ دەست پێ بکات. بەڵام پەیتا خەڵک دێن بۆی بەشداری لە ئاهەنگی نەورۆزی قەندیل بکەن. نەورۆزی قەندیل تایبەتمەندی خۆی هەیە جیاوازە لە نەورۆزی شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەش. کوردانی هەر چوار پارچە لە دەوری خۆی کۆ دەکاتەوە. بۆیە خەڵک هەموو ساڵێک ئەگەر کەشەکە نالەباریش بێ ئارەزوو دەکەن بەشداری لە نەورۆزی قەندیل بکەن. دەمەوێت لەگەڵ کاگارام حوسێن قسە بکەم. کاگارام ئەگەر نزیک بیەوە لێمان ئامادەکاریەکان بەکوێ گەیشتووە کەی ئاهەنگەکە دەست پێ دەکات؟ سەرەتا بەخێر بێن هەم جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆز لە تەواوی گەلی کورد و لە ئێوەی بەڕێز پیرۆز. ڕاستیدا ئامادەکاریەکان لە 100% تەواو بوون. بەرنامەکان تقریبا 10 بۆ 11 دەست پێ دەکات بەرنامەکەی ئێمە نەورۆز. بەگشتی ئامادەکاریەکان باشن گەلیش ڕاستی پەیتا ڕوو دەکاتە ساعی نەورۆز و خۆشت ئاماژەت پێکرد لە هەر چوار باشی کوردستان گەل بەشداری ئاهەنگی نەورۆزە. لە ئێستادا من ئێمە تەسەووری ئەوە دەکەین کە لە پشتی نیوەڕۆ دوای ساعت 12 زیاتر گەلی باشووری ئمە بڕۆژێدا بۆ گۆڕەپانی نەورۆز. ئێستادا ئاماکارێکی باش کراوە خەڵکێکی زۆرەیە لە بناری قەندیل لایانی ئەمنی پارێزراوە و ئەم شوێنی مانەوەی خەڵکەکە ئازر کراوە و لەسەر سەعن و هونەرمەند وانەش ئامادەکاری خۆیان تەواو کردووە. ساعت 11 ئێمە دەست پەخشی خۆمان دەکەین بەرنامەکان دەست پێ دەکەن ساعت 11. باشە کاگارم تیپە موزیکەکان چێن هونەرمەندان چێن کە بەشداری لە ئاهەنگەکە دەکەن ئاهەنگی گۆرانی موزیکەکە بە دیاریکراویکەی دەست پێ دەکات. ساعت 11 دەست پێ دەکات. هونەرمەندێکی زۆر هاتووە هونەرمەند شۆفی فەتە هاتووە تقریبا 12 بۆ 15 هونەرمەند هاتووە. سێ چوار گروپی هەڵپەرکێمان هەیە گروپی هونەرمەندمان هەیە گروپی مەخبوور هەیە گروپی ئاوازی چیا هەیە. دوسێ سوپرایزی کەشمان دەبێت بۆ سەر ساعت ئێستا ناتوانم بیرکردم بۆ دوایی. دەسپاس لەگەڵمان بووی. هەژار وەکو کاگارامیش باسی کرد وا بڕیارە لە ساعتی داهاتووەوە ئاهەنگەکە دەست پێ بکات. ژمارێکی زۆری هونەرمەندان بەشداری لە ئاهەنگەکەدا دەکەن. ئەگەرچی کەشەکە زۆر ساردە بەڕاستی بارانی ژوانمە دەبارێت ئەگەر لە چاوی کامێرەکەەوە بیبینی. بەڵام ئەمە وەکو باسم کرد نابێتە هۆی ئەوەی کە ئاهەنگەکە گەرم و گۆڕ نەبێ. بە پێچەوانەوە کەمێک پێش ئێستا لە نزیکی ئێمەوە هەڵپەرکێ و گۆرانی میوزیکە بوو گەنجان بۆ خۆیان کەیف و خۆشییان دەکرد. بەڵام بە شێوەیەکی گشتی زیاتر لە دوانیوەڕۆدا ئاهەنگ و چالاکیەکانیان دەست پێ دەکات. لێرە ئامادەکاری تەواو کراوە. خەڵکێکی زۆر کە لە شارە دوورەکان لە دەرەوەی وڵاتەوە هاتووە ئەم شەو لێرە خێوەتیان هەڵداوە لە ژێر لایلۆن ماونەتەوە بۆ ئەوەی بەشداری لە ئاهەنگی نەورۆز بکەن. وەکو باسم کرد ئەگەرچی کەشەکە بارانە ساردە هەر چوار دەورەی ئەم شوێنە ئەم گۆڕەپانە کە ئاهەنگەکەی تێدا بڕێوە دەچێت ئەم شەو بە پرسپی پۆشی کردووە. بناری قەندیل خۆت دەزانی ناوچەیەکی کوێستانیە و زۆر ساردە. نازانم ئەگەر محەممەد بتوانێت هەندێک لە دیمەنەکە پیشان بدا لە لاوە بۆی زۆر باشە خالید. ئێمە ئەلبەتە دواتر هەم دیمەنەکان و هەم دیمەنانە ببینن. ئەلبەتە بەو پێیکە ناوچەیەکی سەختە چواردەوری ناوچەکە بەڵڕ دەستی پێکردەوە. زۆر باشە خالید.
زۆر سپاس بۆ زانیاریەکان خالت دواتر دێینەوە لاتان لە گەشتەکانی تردا هەڵبەتە هەم ئاهەنگەکە و هەم مەراسیمەکە بۆ بینەران دەگوازینەوە دەچمە لای هەوار عەلی لە دهۆک تاوکوبزین لە دهۆک سەیرانکردنی هاوڵاتیان و هەروەها گەشتیاران چۆنە و تا چەند گەشتیار ڕووی لەو ناوچەیە کردووە. هاوار سڵاو لێبێ و جەژنی نەورۆز و ڕەمەزانت پیرۆز بێت. زانیاریەکان لای تۆ چین بە بینەرانی بدەین. بەڵێ هەژار جژنە نەورۆزە ڕووسا جژنە ڕەمەزانێژی لە تاو هەمی هەواڵ و کارمەندین مێن کورسات پیرۆز بیتن. وەکو بەراورد جژنێندی ئەگەر تو جژنین بەرین و کانکو نەوروزا دی قەتبا پارێزگا دووکێ شەقامن پارێزگا دووکێ تژی بۆنجە پاسێن گەشتیاران مینی پاسێن گەشتیاران تایبەتیشی گەشتیارن ناوەڕاست و خۆرۆ عێراقێ لێ دوێ نەوروزێدا و دوێ جژنێدا هیچ پاسەکە گەشتیاران نە لە بەردەرگەهێن ئۆتێلان نەژین سەر جادەن پارێزگا دووکێ دێتە دیتن ئەوەژی بوێ لە سەقامگیریە سیاسی هەروسا دەبەرێ بگشتی وەدگەڕیتن کو ئەفساڵەدا کەمترین گەشتیارە قەستە پارێزگا دووکێ کریە دهیژی مەپەیوەندی بخدانێ ئۆتێل ڕێڤەبەریە ئۆتێل و مۆتێلان هەروسا سەرۆکێ کۆمەڵە ئۆتێل و مۆتێلان لە پارێزگا دووکێ کرد گوتی ئۆتێلێن دووکێ بەرەبتر دخالینە هەروسا ئەو جهێن گەشتیاری کوبەرین و کە گەلێک لێت بۆ ئەزدیحام و خەبسا گەشتیاران دنوکەژی دانایەتە هەروسا دەربارەی سەیرانیە نەورۆزێ تایبەتیشی سەیرانیە خەڵکی پارێزگا دووکێ حەتانوکەژی بەوی ڕەنگی دەست پێ نەکردیە چونکو هەم سەقاژی سەقایەکی بارانەوەیە هەروسا بایەکی تازی لە پارێزگا دووکێ نزیکی دوو ڕۆژانە باران بەردام لە پارێزگا دووکێ بارید حتونکە گەشتیاران قەستە سەیرانان نەکردینە لێ دەهێتە پێشبینیکردن ئەگەر سەقا گونجاو بوو پشتی نیڤرانک و دەمژمێر دوازدەوێ بە خەڵک قەستە سەیرانە بکات یانژی ئەو کەسین ماڵێن گەشتیاری هەین تایبەتی لەوان گوندن دەوروبەرێ پارێزگا دووکێ قەستە ئەوان ماڵی خۆیان گەشتیاری بکەن لێ دنوکەدا حتونکەدا هەم سەیرانی نەوروز بخۆیە سستەش بەرک و سەقانەیە هەریکارە هەمژی گەشتیاران قەستە پارێزگا دووکێ نەکریە و هەمی ئۆتێل و مۆتێلن پارێزگا دووکێ هەکەت بێژین بەشەکشمان زۆر دخالینە. بەڵێ هاوار سواز بۆ زانیاریەکانت. سواز بۆ زانیاریەکانت سواز بۆ پەیامنێرانمان کە ڕاستەخۆ لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە لەگەڵماندا بن. دەچینەوە سەر بابەتی جەنگی ئەمریکا ئیسرائیل لەگەڵ ئێران کە ئەمریکا بەنیازی هەڵگرتنی سزاکانی سەر ئەو نەوتەی ئێرانە کە لە دەریادا گیری خواردووە بە مەبەستی گەڕانەوەی هاوسەنگی بۆ بازاڕی وزەی جیهان و دابەزاندنی نرخی نەوت. کریس رایت وەزیری وزەی ئەمریکا لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی فۆکس نیوز ڕایگەیاند هەڵگرتنی سزاکانی سەر نەوتی ئێران کە لە دەریادا گیریان خواردووە دەرفەت دەداتە و نەوتە لە ماوەی 3 بۆ 4 ڕۆژدا بگاتە بەندەرەکانی کیشوەری ئاسیا و خواستەکان لە سەر نەوت دابین بکات. وتیشی واشنگتن هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخی نەوت کە بەهۆی داخستنی گەڕووی هورمز لەلایەن ئێرانەوە نرخەکەی زۆر بەرز بووتەوە. وەزیری وزەی ئەمریکا دەڵێت ئەو بڕەنەوتەی ئێران کە لە دەریادا گیری